کەسێک مانگانە هەزاران دۆلار لە ڕێگەی ئینستاگرامەوە کۆ دەکاتەوە زیاتر لە 250,000 فۆلۆوەرزی هەیە بێچێت لە سەرنجڕاشێشترین کچەکانی ئیسپانیا لە ئینستاگرام دانرابە جا کچەکە ڕاستی نییە بە کۆمپیوتەریش دروستکراوە ئێستاش هەوادارانی تووڕە بوون و دەڵێن نابێ بەو شێوەیە فێڵمان لێ بکەن من ژیرم لە ئاڵلقەیەکی نوێ 24+ەوە لەگەڵتانم ئایتانیا لۆپێس هەژمارێکی ئینستاگرامە 250,000 فۆلۆوەرزی هەیە ناوبانگێکی گەورەی بە خێرایی دەرکردووە ئەو هەژمارە بە حساب تەمەنی 25 ساڵە کاری مۆدلی جلوبەرگ دەکات کاری لەگەڵ چەندین براند کردووە هەوادارێکی زۆری بۆ خۆی پەیدا کردو و تەنانەت وێبسایتی میرۆری بریتانی دەنووسێ هەزاران کەسی عاشقی خۆی کردووە بەڵام کاتێک ئاشکرا کرا ئەو کچە ڕاستی نییە و بە ژیری دەستکرد یاخود ئای دروستکراوە خەڵکێکی زۆری لە خۆی تووڕە کرد دەستگای The Clueless دەستگایەکی مارکتینگی جلوبەرگن ئەو کچەیان کە ئایە دروست کردووە کاری ڕەکلامیشی پێوە دەکەن تەنانەت دوای ئەوەی بە فۆلۆوەرانی خۆی دەڵێ من ڕاستی نیم و ژیری دەستکرد منی دروست کردووە جگە لەوەی هەوادارانی تووڕە کردووە ئێستا بەناوبانگتریش بووە خەڵکێکی زۆر فۆلۆیان کردووە بابەتەکانی شێر دەکەن هەرچەندە چەندین وێبسایت و پزیشک قسەیان بۆ وێبسایتی میرۆر کردووە دەڵێن ئەم کارە باش نییە ئەو کچەیان بەو شێوەیە دروست کردووە ستانداردێک بۆ جوانی مرۆڤ و لاشەی کچان دروست دەکات کەوا مرۆڤی ئاسایی ناتوانێت لاسایی بکاتەوە بۆیش خەمۆشی لە نێوان گەنجان و لەو تەمەنە دروست دەکات وە کۆمپانیای The Clueless ڕایگەیان مانگانە زیاتر لە 3,500 بۆ 5,500 دۆلاریان دەست دەکەوێت بە بەکارهێنانی دەموچاوی ئەو کچە کە بە ژیری دەستکرد گەشتی جیهانیشی پێ دەکەن جلوبەرجی براندەکانی پێدەپۆشن و ڕێکلامی گەورەی پێ دەکەن خانمێکیش بە ناوی لیا بۆستان کە ڕەخنەگرێکی بواری فاشن جلوبەرگە دەڵێ ئەمە دەستپێکی هەڕەشەیەکە بۆ جیهانی جلوبەرگ و خانمان کە تەکنەلۆژیا وا دەکە ئیدی مرۆڤەکانیش نەتوانن کاریان دەست بکەوێت کۆمپانیەکان دەتوانن بە کۆمپیوتەر و تەکنەلۆژیا جلوبەرێک بە شێوەیەک دروست بکەن وا لە خەڵکی بکەن لایەن گرنگ بێت لە ڕاستیشدا وا نەبێ بەو شێوەیەش نەبێت بەشێک لە وێنەکانی ئەو کچە ببینن کە بە ژیری دەستکرد دروست کراوە دۆز چارجەر و چاڵنجەر کۆتاییان پێهات بەڵام دۆز دوا شێوە و شێوەی فەرمی ئۆتۆمبیلی داهاتویان ئاشکرا کرد دەڵێن دۆز چارجەرە نوێیەکە بەم شێوەیە دەبێت و چی دیکە دەستکاری ناکەن دۆز چارجەر EV یاخود مۆدلی 2025 دۆز چارجەر کە ئۆتۆمبیلێکی تەواو کارەباییە دوا شێوەی ئاشکرا کرا کە 4 ساڵێکە لە بەرهەمێنانە ئێستا دوا شێوەیان یەکلا کردووەتەوە ئەو ئۆتۆمبیلە کە لە کۆتایی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە ئەمە شێوەکەی دەبێت دۆز ڕاگەیان شێوەی یەکەم ئۆتۆمبیلی کارەبایی خۆیان لەسەر کۆنسپتی دۆز چارجەری دەیتۆنای SRT دروست کردووە بە هەبوونی لۆگۆیەکی نوێ هێدلایت و جەستەیەکی تەواو نوێ ئۆتۆمبیلە دوو دەرگایەکە تەواو کارەباییە شێوەی لەسەر ئۆتۆمبیلە دۆز چارجەری دەیتۆنای ساڵی 1969 دروست کراوە هێشتا هێز و تواناکەی بە تەواوەتی نازانی بەڵام دەنگۆ هەیە جگە لەم ئۆتۆمبیلە کارەباییە دۆز مۆدیڵێکی گازی بۆ دروست بکە واتە بنزین و گازوایت کۆتایی هەت بەڵام دەنگۆ هەیە ڕێگە پێدان لە ئەمریکا وەربگرن مۆدیڵی گاز دروست بکەن بە مەچینەیەکی سێرەتری دەبل تۆربۆ بەڵام ئەمە تەنیا دەنگۆیە لەوانێت تا ناوەڕاستی ئەم ساڵ بە فەرمی نەزانێت ئەو زنجیرەیەی دەڵێن بۆ هۆکاری دروستبوونی بریکین بات کە دەڵێن باشترینی مێژووە واو زنجیرەی لای هەندێک کەس باشترینی مێژووە تەمەنی بۆ 25 ساڵ و بۆ یادی 25 ساڵەی سەرجەم ئەڵلقەکانی بە شێوەی 25 چرکەیی لە تیکتۆک ئێستا بڵاو دەکرێتەوە The Sopranos زنجیرەیەک بە شێوەیەکی شکسپێری چیرۆکی مافیا ئیتاڵیەکانی ئەمریکا لە کۆتاییەکانی سەدەی ڕابردوو دەجێڕێتەوە باسی سەرەتای 2000ەکان دەکە کاتێک لە ئەمریکا مافیەکان لە خۆ حەشاردان بوون بەڵام هەندێکیان مۆبستەری ئەوەندە بەهێز و بوون خانەوادەی گەورەیان دروست کردووە کار و چالاکیە تاوانکاریەکانیان هەر بەردەوام بووە
زنجیرەکە چیرۆکی تۆنی سەپرانۆ دەجێڕێتەوە کە ئاکتەری کۆچکردو جێمز گاندۆڵفی توانی خەڵاتی ئەکادمیای ئێمی بۆ وەربگرێت. زنجیرەکە چەندین خەڵاتی ئێمی وەرگرتووە. زنجیرەیەکە بە تێکەڵەی فیلمەکانی The Godfather و Goodfellas و کاسینۆ دادەنرێت. ئەو زنجیرە لەلایەن HBO بڵاو کراوەتەوە پێش دروستبوونی Breaking Bad کە HBO دەڵێن سەرکەوتنی سەپرانۆس وای کرد بتوانن زنجیرەی Breaking Bad دروست بکەن چونکە پاڵەوانی هەردوو زنجیرە کەسانی خراپی کۆمەڵگان بەڵام کەسانی ئاڵۆزن و خانەوادەشیان هەیە. دە سەپرانۆس گەرنەتان بینیوە شایانی بینینە. I'd like to propose a toast to my family. Someday soon, you're gonna have families of your own. And if you're lucky, you remember the little moments that were good. What are you so afraid's going to happen? بە کۆنترۆلەری پلیستیشن دەتوانێت لەناو ئۆتۆمبیل بە شاشەی ئۆتۆمبیل یاری بکەیت. BMW نوێترین ئۆتۆمبیلی iDrive بە ناوی iDrive 9 ئاشکرا دەکات. ئۆتۆمبیلێک دەتوانی بە بلوتوثەوە لەگەڵ دەستی پلیستیشن خۆی کۆنێکت بکات. بەم دەستکانە یاریەکان بکەیت. BMW دەیەوێت زیاتر لە بازاری گەیمینگ نزیک بێتەوە بۆ ئەو منداڵ و گەنجانەی یاریەکان دەکەن و هۆگرین. لە داهاتوو بیر لە کڕینی ئۆتۆمبیلێکی BMW بکەنەوە بەهۆی تێکەڵی یاری ئۆتۆمبیل جگە لە کۆنترۆلەرەکەش. گەیمەران دەتوانن بە سوکان و پەڵدەی بنزین و تۆپ یاخستۆپ دەتوانن یاریەک چێبەرچیەکان بکەن. ئۆتۆمبیلەکە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە. نیسان نوێترین ئۆتۆمبیلە کارەباییەکەی لە ژاپۆن بڵاو کردەوە بەم زوانە دەیخاتە بازاڕی ئەمریکا. ئۆتۆمبیلەکە بە ناوی نیسان ئاریا ئۆتۆمبیلێکی SUV لە جۆری کرۆسۆڤەر واتە ئۆتۆمبیلێکی بەرزی مامناوەندە. شێوەی کلاسیکی ئۆتۆمبیلەکانی نیسان دەدا لەگەڵ نوێترین تەکنۆلۆژیای ئۆتۆمبیلە کارەباییەکان. ئۆتۆمبیلەکە خاوەنی پاتریەکی 66 کیلۆواتە بەقەت تانچیەک بنزینی 6 لیتری خۆی دەگرێت. ئۆتۆمبیلەکە دەتوانێت هێزی 429 ئەسب بەرهەم بێنێت تایەکانی 20 ئینچن و دەتوانێت بە 5 چرکە بگاتە خێرایی 100 کیلۆمەتر لە کاتژمێرێک. The 2024 Nissan Ariya Nismo, unveiled at the Tokyo Auto Salon, marks Nissan's bold foray into the performance electric vehicle market. As the first battery electric Nismo model, it represents a significant step up from the standard Ariya, Nissan's mid-size electric SUV, in terms of power and performance. One of the most striking aspects of the Ariya Nismo is its enhanced performance capabilities. It is available in two versions, the B6 E-Force and the flagship B9 E-Force. The B6 E-Force produces 362 horsepower and 413 pound-feet of torque, while the B9 E-Force delivers a more robust 429 horsepower and 443 pound-feet torque. This increase in power and torque suggests a substantial improvement over the هەموو شتێکی زیرەک و ژیری دەستکردمان هەیە. ئێستا ژنۆرەی دووربینە. کۆمپانیایەک هەڵساوە یەکەم دووربینی زیرەکی دروست کردووە کە دەتوانێت 9000 باڵندەی جیاواز بناسێتەوە. دەتوانێت وێنە و ڤیدیۆ تۆمار بکە و شاشەی هەیەەوە پێت دەڵێ ئەم باڵندەیە ئەوە ناوەکەیەتی و زانیاریەکانی ژەوانە لەسەری. بێگومان وەکو دووربینی یاسایی دەتواندرێت بەکار بهێنرێت. دووربینەکە دەتوانێت تاوەکو 10 کەس شتەکان زوم بکە و دووری 1 کیلۆمەتر شتەکان بە کواڵەتێکی باش دەتوانێت نیشانی چاوەکان بدە. ئەم دووربینە ناوەکەی AX VSOە. بڕیارە لە 1 مانجی 2024 بە نرخی $4799 بڵاو بکرێتەوە.
دیاری داهاتووی باتڵفیلد خاوەنی لە ڕاستی چووترین کاریگەری تێکشکان و ڕوخانی باڵەخانەکان دەبێت لە مێژووی دنیای ڤیدیۆگەیم. ستودیۆی دایز LA کار بۆ یاریێکی سربەخۆی باتڵفیلد دەکەن بەپێی هەلی کار بێت لەلایەن VFX ئەو ستودیۆیە تێیدا نووسراوە خەریکی دروستکردن لە ڕاستی چووترین یارین بۆ بابەتی کاریگەری تێکشکان و ڕوخانی باڵەخانەکان لە جیهانی ڤیدیۆگەیمدا. پێشتر EA ڕاگەیان دیاری داهاتی باتڵفیلد تۆزێ دوا دەکەوێت لە وادەی خۆی بەهۆی ئەوەی دانانی مۆدی چیرۆک و ئۆنلاین بێکەوە دەمانەوێت چیرۆکێکی باشی نایابی مەڵتیپلەیەرێکی نایابیشی بۆ دروست بکەێت. یاری ڕابردی باتڵفیلد 2022 یاریێکی زۆر باش نەبوو. بێچێت لە خراپترین یاری تەقەکەرەکاندا دەندرا یاریەکە ڕەخنەی زۆری لێگیرە، بەڵام لە داهاتوو دەیانەوێ قەرەبووی بکەنەوە. LG ڕۆبۆتە نوێیەکەی نمایش کرد بە ناوی هێڵپەر واتە یاریدەدەر. ئەم ڕۆبۆتە زیاتر وەکو سەگێکی خێزانی وەسفکرا لەلایەن LGەوە لەوەی وەکو ڕۆبۆتێکی ژیری دەستکرد بێت. ماوەی 10 ساڵێکە LG و سامسونگ هەوڵی ڕۆبۆتی ماڵەوە دەدەن، بەڵام پێ دەچێت بەهۆی پێشکەوتی تەکنۆلۆژیا ژیری دەستکرد ئەم ساڵە و ساڵە بێ ئەو تەکنۆلۆژیا لەلایەن خەڵکی ئاساییەوە بەکاربهێنرێت، چونکە ئەم ڕۆبۆتە دەتوانێت قسە لەگەڵ ئەندامانی خێزان بکات، دەتوانێت کۆنێکتی TV زیرەک، ساردکەرەوە، کامێرا، دەرگای زیرەکی ماڵەوە بێت، وەڵامی پرسیارەکان بداتەوە، تەنانەت دەتوانێت گاڵتە بکە، قسە لەگەڵ ئەندامانی خێزان بکە. خۆشەویستان 24 پلسم پێشکردن تاسبی ئێوارە بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ.